بینەرانی بەرنامەی شۆڤێ ڕووداوەکان و ستاندارد ئەم کاتتان باش لە عەڵقەیەکی نوێ لە دیالۆگێکی نوێ بەیەک دەگەینەوە لەسەر خەرقە ئەمنیەکانی سەر هەرێمی کوردستان. ئەم جارە گفتوگۆ دەکەین لەسەر ئەو خەرقە ئەمنیانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەکرێن تا دێت لە هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژ هەرێمی کوردستان ئەمنیەتی دەکەوێتە ژێر مەترسی. جاران تەنها سنوورەکانمان لە ژێر مەترسیدا بوون، بەڵام ئێستا لە ناو شارەکانیشدا ئیختیالاتێکی زۆر هەیە. کۆمەڵێک سالاکی وڵاتانی جیرانمان دەبینرێت لە هەرێمی کوردستان کە زۆر گوماناوین بۆ جێگای مەترسین و شایستای ئەوەن کە ئێمە لە ڕوە یاساییەکان و لە ڕوە سیاسیەکەی سەیریکەین. ئای ئەوە چاتەن پێویستن بە مەسەلە سیادیەکان کە ئێمە وەکو جزئێک لە عێراق وەکو هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆیە کە لە 1991ەوە لە ئەرزی واقعدا وەکو نەتەوەیەک پارێزراوی نێودەوڵەتیمان هەیە. ئەمانە چاچەند دەکەونە سەر ئەوەی کە خەتەریات بۆ ئایندە دروست بێ لەسەر کیان و لەسەر هەرێمەکەی ئێمە. لە 3-4 مانگی ڕابردوودا بە تایبەت تورکەکان توانیویانە بە فراوانخواستر لە جاران ئیشکەن. بەلای کەم لە تەنها لە 5-6 مانگدا 10 کەس تیرۆر کراون کە ڕایەڵان هەبوو لەگەڵ قەندیل. ئەمانە لە ناو شارەکان و بەشێکیان لە ناو شارۆچکەکان و بەشێکیان لە چیاکان و لە ئەمانە تیرۆرکراون. ئەم بابەتە هەڵبەتە ئەوەی ئێرانیش کە ئەوانیش نەشاتاتیان زۆرە و زۆر زیاتریشە لە بەرنامەکەمان باز دەکەین. ئەم هەموو ئەم بابەتانە شڕۆڤە دەکەین لەگەڵ 2 میوانی زۆر خۆشەویست لە ستۆدیۆی ستاندارد بە خێراتنی دکتۆر ئیسماعیل ڕەسوڵ، پارێزەر و مامۆستای زانکۆ، کاکی واسەی سەلیم، نووسەر و چاودێری سیاسی دەکەین. بەخێر بێن بۆ ستۆدیۆی ستاندارد. دکتۆر جان با لە جەنابەت دەست پێکەین. ئەمە لە ڕووی ئەوەی لە پێشەکەکە گوتم لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە چۆن ئەمە دەکەینە ناو سیاقی قانونی ئەوەی کە خۆمان هەمانە و قانونە نێودەوڵەتیەکانیش. بەڵێ من سوپاسان دەکەم بۆ دەرفەتە ئەو دەستخۆشتانە دەکەم دوای سەرکەمتان بە دەخوازم. ئێمە دەبێ ئەو بابەتە دابەشکەین بۆ چەند تەوەرێک تەوەری کوردانی بە شێوازێک یەک خودی کوشتن و ئیختیالات کە لە دەوڵەتی شکە دەیکەی خودی ئەو کوشتن و ئیختیالاتە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە چییە؟ ئێمە ئەگەر تەماشای ئیتیفاقی نێودەوڵەتیەکان بکەین لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی یان تەماشای عەهدەکان بکەین ئەوەی کە لە ئومەی متحیدە دەرچووە یان جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە یەکەم ئەو جارنامەیە کە باس لەو بابەتە دەکات مەسەلەی ئیغتیالات. لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ لە مادە 3دا ئەوەی تەحریم کردووە هەموو کەسێک مافی ژیانیە کەواتە نابێ مافی ژیانی لێ بستێنرێتەوە. مافی ژیانی مرۆڤ نابێ لێ بستێنرێتەوە ئیلا بە قانون نەبێ. لە هەر دەوڵەتە و قانونێک لەوانەیە جیاواز بێت. ئایا ئەعدام هەیە نییە؟ هەرچەندە ئێستا ئەوروپا زۆر ئیش لەسەرەوە دەکات کە ئەعدام نەمێنێ و زۆربەی دەوڵەتەکان مەنعیان کردو یاخود عقوبەی ئەعدام جێبەجێ ناکەن. ئەو بۆ خۆی خەرقێکە هەر لەسەر مافی مرۆڤ دەکرێت وەکو مرۆڤێک. خەرقێکی دیکەی بەشی دووەمیان ئەوەیە کە تۆ تەجاوەزی سنووری دەوڵەتی خۆت دەکەی بۆ دەوڵەتێکی دیکە. بۆ نمونە کە ئێران بیکە یاخود تورکیا بیکە یاخود سووریا بیکە یان دەوڵەتێکی دیکە لێرە کارێکی ئیغتیالی ئەنجامدان ئیسرائیل بیکە بۆ نمونە هەموو ئەوانە خەرقی قانونی نێودەوڵەتیە. لەبەرچی لەبەرەوەی گر تەماشا بکەین لە ئیتیفاقی ژنێڤ ساڵی 1940 بە هەمان شێوە تەحریمی ئەو بابەتە دەکات لە هەردوو یاساکەیدا کە لە ساڵی 40 دەرچووە. لە قانونی لاهای یاخود ئیتیفاقی لاهای جوانتر بڵین لە ساڵی 1970 بە هەمان شێوە تەجریمی ئەو فعلە دەکات. ئەو دوای جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ عهدی دەوری خاص بە حکومە مەدەنی و سیاسی لە مادە 6دا باسی دەکات باس لە تەحریمی کوشتن و ئەوانە دەکات. جگە لەوەی کۆمەڵێک ئیتیفاقیاتەیە کە سنووری یەکتر نەبەزێنرێ لەو بابەتانە. ئەوە لەلایەک سنوور بەزانە لە ڕووی قانون نێودەوڵەتیەوە لە ڕووی ئیتیفاقیاتی نێودەوڵەتیەوە لە ڕووی عەهدەکانەوە ینی پێچەوانەی بنەماکانی لە هەمان کاتدا پێچەوانەی بنەماکانی ئومەی متحیدەشە چونکە بەچی داناوە بە جەریمەی حەربی داناوە. ئەوە جگە لەوەی کە دەکرێت جیاکاریەکیش بکەین لەوەی کە ئایا ئەو دەوڵەتە لەگەڵ ئەو جیهەتە دیاریکراوە کە لی ئیغتیال دەکەوە کەسانێکی لێ دەکوژێ لە حاڵەتی شەردایە یاخودنا و ئایا بە حاڵەتێکی با بڵێن بە جەریمەی یاخود لە چوارچێوەی قانونی دەولی ئینسانیە یاخودنا چونکە چوارچێوەی قانون دەولی ئینسانی جیاوازە لە بابەتەکانی دیکەی قانونی دەولی. قانون دەولی ئینسانی ئەوەیە کە تەنها لە حاڵەتی شەردایە و دوو دەوڵەت لە شەردانە چونکە دەولی ئەو جا ئینسانیشە. بە پرسیارەکە ئەوە بێ ئێمە لە هەرێمی کوردستان توانیمانە ئەمە
لەگەڵ ئەو گەنگەشەی ئەمانە بکەین دەسەڵاتدارەتی ئێمە توانیوتی ئەمە گەنگەشە بکە لەگەڵ ئەو دەوڵەتانی کە لێرە کاری اختیارات دەکەن و سنوورەکانمان پێشێل دەکەن و چیان پێ خۆش بێ دەکەن ئەمە یعنی پرسیارەکە جدیەکە ئەوەیە ئەمە جێ ملاحەزەیە کە هەرێمی کوردستان جزئێکە لە عێراق بەشێکە لە عێراق چونکە ئێمە هەرێمێکی فیدڕالین دەوڵەتێکی سەربەخۆ نین ئێمە دەوڵەت نین لەوەدا دەکرێت عێراق لێ پێچینەوە لەگەڵ هەرێمی کوردستان بکە ئەو اختیالاتە دەکرێت ئایا هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان وەکو مؤسساتی دەوڵەت سوڵتەی تەنفیزیان هەر سوڵتێکی دیاری کراوە دەستی هەیە لەو قەزیان جیهاتە ئەمنیەکان بە تایبەتی دەستی هەیە لەو بابەتەدا یاخود دەستی نییە کە کەسێک ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی لێرە اختیال دەکرێت ئۆپۆزیسیۆنێکی تورکیا لێرە اختیال دەکرێت یا هەر دەوڵەتێکی دیکە ئایا بە دوواداچوونی بۆ کراوە لەلاەن عێراق وەکو دەوڵەتێک کە بڵێ من سیادەم پێشە کراوە ئۆپۆزیسیۆنی دەوڵەتێکە لێرە اختیال کراوە جگە لەوەش ئایا ئەو کەسێک کە ئۆپۆزیسیۆنی لێرە و ئی دەوڵەتێشکێ و اختیال دەکرێت و دەکوژریان بە زۆرێک بڵێ شەهید دەکرێت ئایا دەوڵەتی عێراق ڕێگەی پێداوە کە ئەو کەسە لێرە بمێنێتەوە بە ئاسایی ئیقامەی یاسایی هەیە ئیقامەی هەیە یاخود نیەتی هەموو ئەوانە پێویستی بە لێکۆڵنەوە هەیە هەموو ئەوانە پێویستی بە دوواداچوون هەیە بەڵام بە کۆی گشتی خەرقی قانونیە کە دەکرێت خەرقی سیادەی ئەو دەوڵەتی عێراقەکە دەکرێت چۆن قاسم سلێمانی کە اختیار کرا لەگەڵ مەهدی مهندس سەرۆک کۆمار ئیدانەی ئەو قەزیەکە کوتیەوە پێشەرکردنی سیادەیە وانە سیادەیە ینی سیادەی عێراق دەبێت بۆ ئەو بابەتانش ڕاستە ئەو کەسایەتیشی گەورە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حسابێک تایبەتی بۆ دەکرا و لایەن ئەمریکا و چی قەزیەکە زۆر گەورەکرا بەڵام دەبێت لەوانەش بپرسێتەوە چونکە لە کۆتاییدا ئینسانێکە ڕوحی لێ دەسێنرێتەوە ڕوحی دەردەچێت دوانە لە کۆتاییدا بەڵام ئەوەی کە وەکو دەسەڵاتی هەرێمی کوردستان بە قەناعەتی من ئەوەی کە من لێم ڕوانی و ینی بۆچوونیم لەسەرەوە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانەی نییە لەوانەیە سەفقاتی تیجاری و سەفقاتی اقتصادی کۆمەڵێک سەفقات و ئەو شتانە هەیە لە بیندا لەوانەیە تەسلیمی وەلو هەرێمی کوردستان ئەوەش ناتوانێت ئایا تەسلیمی مجریم دەکایان تەسلیمی ئۆپۆزیسیۆن دەکایان ناهێڵەوە لێرە بژیت و لێرە بحاوێتەوە بە زۆرێک لە جۆرەکان لە ڕووی قانونیەوە ئەوانش لەگەڵ ئێران بەداخەوە ئەمە کێشەی شکەمان هەیە لەگەڵ ئێران جگە لەگەڵ تورکیاوە بابەتێشکیە بەڵام لەگەڵ ئێران بەهۆی قەزایی مەزهبی و هێندێک بابەتی سیاسی و ئایدۆلۆژی تێکەڵ بووە بابەتەکان لەوانەیە چاپۆشی لێ بکرێت لە هەرێمی کوردستاندا ئەوەی من تێبینی دەکەم زیاتر چ بابەتێک زەق دەکرێتەوە ئەوەی پەیوەندی بە تورکیاوە هەیە ئەوەی پەیوەندی بە تورکیاوە لەوانەیە زیاتر بابەتەکە زەق بکرێتەوە ڕاستە پارتی کرێکاران بە جۆرێکە و ئۆپۆزیسیۆنی تورکیایە و لەوانەیە تەعاتوفێک لەناو هەرێمی کوردستان بەشێک شەرنی هەمووی هەرێمی کوردستان زا حیزبی سیاسیە یاخود ڕێکخراوە یاخود خەڵکی ئاساییە تەعاتوفێکی لەگەڵی هەیە بەڵام دەبێت هەردووکیان وەکو یەک لە ڕاستیدا وەرگیرێت چۆن ئیدانەی ئەو بکات دەبێت ئیدانەی ئەوش بکات بەڵام ناکرێت دەوڵەت لەو بابەتانە خەمسار بێ و هەرێمی کوردستانیش لەو بابەتانە ئەگەر بێت و ئەو اختیاراتانەی کە دەکرێت ئەگەر بە ئیتیفاقی بێ لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە و ئەگەر ئامادەش ئەگەر ئیتیفاقیش نەبێ و ئاگای لێ نەبێ ئەوە فەلتەیەک و ینی فراغێکی ئەمنیە دروست بووە لە هەردووکیاندا هەر کارەساتە بەڵام بەقەناعەتی من ئەوەی دووەمیان گەورەترە یاخود بڵێ ئەوە یەکەمیان گەورەترە کە دەستی لەگەڵ هەبێت ئەوەش قابلی لێکۆڵنەوەی قابلی ئەوەیە کە بە دوواداچوونی بۆ بکرێت ئایا وایان نە بەڵام زیاتر لە ئەستۆی لە کۆتاییدا لە ئەستۆی دەوڵەتە مامۆستاهیوە ئێمە لە نەوەتویە کاتێکە هەرێمی کوردستان دەبێتە دیفاکتۆیەک یەکێتی پارتی وەکو دوو هێزکە لە دەرەوەی سنووری خوان خەباتیان کردووە لە سیاکان بوون ڕایەڵان هەبووە لەگەڵ دەرەوە بە هەمان ستایل دێنەوە ناو شارەکان مؤسسەکان کە دادەمەزرێن نابنە مؤسسەی دەوڵەتی بۆیە ئەمانە هەروەکو درێژخراوی یەکێتی و پارتی دەمێنەوە بۆیە هەتا ئەم لەحزەیەش ئەوەی دیقەت دەدەی وڵاتانیش بەو چاوە سەیری مەسەلەکە دەکەن بە تایبەتیش کە لە ناوەندی نەوەتەکان بە تایبەت لە 94ەوە شەڕی ناوخۆ دروست دەبێ و پەنا دەبن بۆ هێزە دەرەکیەکان ئەمە وای نەکردو کە ڕۆڵی دامەزراوە لە هەرێمی کوردستان بە تایبەت مەسەلەی حکومەت و دەستگا ئەمنیەکان و ئەمانە لاواز بێ ڕئیزە نابێت لەسەر مەسەلەی بەدڵنیایی نەبوونی دامەزراوە وەکو مؤسساتێک کە بتوانێت هەریەکە و بە ئەرچی خۆی هەستێت کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەم پرسەی کە ئێمە ئێستا گفتوگۆی لەبارەوە دەکەین لە کوردستان ئێمە ئەگەر بمانوێت بەڕاستی هەڵوەستە لەسەر ئەو دیاردە بکەین کە ئێستا دیاردەی دەستوەردانی هێزە ئەقلیمیەکان و لە ناویشیاندا دەستگا جاسووسیەکان لە کاروباری هەرێمی کوردستان و پەنابردنە بەر تیرۆر کە بەڕاستی ئەمە بە هەر شێوازێک بێ کوشتنی خەڵکێک ینی تۆ ئۆپۆسیۆن تا هاوڵاتی تا دژتە تاوانە
یعنی دەستە چوارچێوەی تاوان تۆ دەیکەی لێرە دەیکەی لە ناو خاچ خۆ دەیکەی لە خاچی نیاری خۆ دەیکەی ئەوە هەمووی هەردەچێتە چوارچێوەی تاوان. دەتوانین ئەمە تەوزیعکەین بۆ چەند قۆناغی یەکەم ئەوەی ئاماژە پێداکە سەرەتای ڕاپەڕین بوو کە بەداخەوە ئێمە نەمانتوانی تەجاوزی قۆناغی شۆڕژێڕی بکەین لە خەباتی شاخ خەڵکانێکی چەک بەدەست کە دێت حکمی وڵاتە دەکات تەحویل بوون بۆ هێزێکی مەدەنی هێزێک کە خاوەنی موسساتی فعلین کە دوای هەڵبژاردننی یەکەمی خوری پەرلەمان لە 92 نەماتوانانی ئەو موسساتانەدانی بۆی کە ئەو زۆرە بیرکردنەوەی کە لە شاخ بیرمان لێ دەکردەوە هەرسو کەوتمان دەکرد بەرخوردمان لەگەری دەکرد بە هەمان بیرکردنەوە نین حکومڕانی هەرێمی کوردستان بکەین ئەومان نەکرد کە نەمان کرد ئەو کەلێنە زۆر خراپ سوء ئیستفادەی لێکرا لەلایەن نارانی کورد لێرەوە قۆزرانەوە. تۆ سیر کە مەسەرەن هەر ئەوانی ئێستا لە کوردستانی خۆمان لە باشوور لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن ڕۆژگارێک هەمان ئەوانەی کە ئێستا دەکرێنە ئامانج خۆیان پەناهەندە بوونە لە ڕۆژهڵات بگرە لە باکووری کوردستان بکرە ڕۆژاوای کوردستان بگرە بەڵام کەمترین دەستدرێژی بۆ سەر ئەوانە کراوە ناڵم هەنە کراوە خەڵکی ئێمەش تیرۆر کراوە مەسەرەن لە شنۆ پێشمەرگە تیرۆر کراوە لە باکوور خەڵک گیراوە بە هەماشێ بەڵام کەمترین تۆرە لە سایە و سێبەری دەسەڵاتی خۆت نەتوانی چەترێکی وا پەیدا بکەیت کە ئەوەی ئۆپۆزیسیۆنی وڵاتێکی ترە لێرەیە میوانتە قانونیان میوانە تۆ حەقت داوتێ حەقی قامومانەوە دایتێ دەبێ پشی پارێزی. ئێمە لە هەرێمی کوردستان دەبینین کە چەند بە شدەتن بۆ دەستگیرکردنی معارضی سیاسی کە معارضیش نه هەڵبەتە ڕەخنەگری سیاسی یان بۆ ئەوانەی کە دانێ خۆ پیشاندان بکەن یان دانێ دەنگی خۆیان بەرزکەنەوە یان دانێ هەر شتێک بکەن بەڵام لە بەرامبەر ئەم چالاکی ئەم دەوڵەتانە ڕۆڵێک نابینین یعنی شتێکی ئەو تۆ نابینین ئەمان بوو تەواو تەسمیلی بەرژەوەندی خۆیان بوونە بەرژەوەندی دەسەڵاتداران لێرە لەگەر بەرژەوەندی ئەو وڵاتانی دەوروبەری هەرێمی کوردستان هێندە تێکەڵ بووە یعنی ناتوانن پشت لە بەرژەوەندەکانی خۆیان بکەن. هیچ دووەم بەڕاستی پەیوەندی بەوەیە ئەو موسساتانە موسساتی هێندە فعلینین کە بتوانن ئەوەی دکتۆر گوتی ئەگەر بتوان و نەیاکرد بێ خەلەلە بەڕاستی من پێم وایە خەلەلە بە تەکید خەلەلە لەبەرەوەی تۆ بۆ گیانی هاوڵاتی خۆت شیر تیژە بەڵام بۆ گیانی میتێک ئیطلاعاتێک لەو هەرێمە تەنانەت ئەگەر ویستی بیشیان لەژێر ناونیشانی تر ویستویانە بیگرن یان سزای بدەن ناوێرن ترسە لە هەیمەنە و باڵادەستی ئەو وڵاتانە بە تایبەتیش ئەو دەستگایانی کە لێرە ئێستا تەسیریان هەیە لە ئیطلاعات دەرەی لە می دەرەی لە دەستگا جاسوسیەکانی تر دەرەی بە ڕۆژی ڕووناک دوێنێ بینیمان لە دیمانەیەک یەکێکی لە دیبلۆماتە ئێرانیەکان هەڕەشە دەکات تەنانەت ناوی هەرێمی کوردستان و هێزەکانی هەرێمی کوردستان بە تیرۆر دێنێت دەڵێ ئەو هێزەی تیرۆریستی لە هەولێر یعنی ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە هێزێکی وەکو ئیطلاعات یعنی جورئەتی ئەوە بکە بە هێز و داموزراوە شەڕعیەکانی ئێرە بڕێت تیرۆریست یعنی ئەوە جێی هەڵوەستەیە بەڕاستی مەترسیە یعنی ئەمە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ترسی ئێمە لە پاراستنی ئەمنیەت و ئاسایشی تاچی کورد زیاتر دەبێتەوە لەوەی کە ئەوان باڵا دەست دەبن ئەوان هەرچی بیانەوەی لێرە دەیکەن هەر چێ بیانەوەی دەیکوژن دەیگرن تۆمەتی بۆ دروست دەکەن ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە دەبێت تۆ پشت لە بەرژەوەندی ئابوووریەکانت بکەی بێی زامنی پاراستنی ئەمنیەتی تاچی کورد مسۆگەر بکەیت لەو هەرێمە و سنوورەشی بۆ دەسوەردانی ئەو دەستگا جاسوسیانە لە هەرێمی کوردستاندا بندرێت. لەبەر ئەوەی کۆمەڵێک حادیسە بوون بە تایبەت لە سنووری سلێمانی لە چەند مانگی ئاخری خەڵک زۆرتر تەوەجوهەکە هەر تورکیا دەبینێ خۆشت باست کرد هەر تورکیا دەبینێ کە اختیالاتی سیاسی لێرە دەکات بەڵام ئێرانیەکان ئەو داتاکەمان لەلایە دەڵێ لە 1990 تا ئەمڕۆ 380 کەس معارزەی ئەوەی کە معارزە بووە معارزە ئێرانی بۆ مەترسی هەبوو بۆ سەر ئێرانیەکان و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانی لە هەرێمی کوردستان تیرۆر کراوە لە کاتێکدا لە هەموو عێراقدا 30 کەس تیرۆر کراوە یعنی 380 بە 30 و دەڵێت هەمان ئامار دەڵێت
لە سەتا هەفتای هەموو ئەو اختیالانەی بە درێژایی دروستبوونی کۆماری ئیسلام کراون لە هەرێمی کوردستان کراون، یعنی لە سەتاسی لە دەروی خۆی کراوە. ئەمە یعنی تا ئەم دقەیە تۆ دەبینی ئەمە ببێتە قزیەک پرسێک لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارێتی هەرێمستان بەڕوە قانونیەکە بسێ مناقەشەی ئەمە بکە بڵێ ئەمە ڕابگرن ئەمە بوەستێنن. منەوەی تەماشای دەکەم جگەلەوەی کە ئوستاز بەڕێز ئەو دوو سەبەبەی باسکردن، سەبەبی سێمیشان زەخت و فشارە، سەبەبی چوارەمیشان توانین بڵین ئەوەی کە ڕوودەدا لە هەرێمی کوردستان بۆ شێوازی اختیالاتەیە بریتیە لەوەی حیساب نەکردن بۆ هەرێمی کوردستان و حیساب نەکردن بۆ دەوڵەتی عێراقیش لە هەمان کاتدا. چونکە تۆ چۆن ئەنی ڕێگە بە خۆت دەدەی پسی لە دەوڵەتێکی دیکەدا چالاکیەک بکەی، چالاکیەکی ناقانونی دوور ینی هەم لە ڕووی قانونی و دەوڵەتی هەم پێچوانی مافی مرۆڤ هەم لە ڕووی قانونی داخلی خۆشی ینی وەکو قانون نییە هەر کەسێک معارەزەت بوو بیکوژی اختیالی بکەی. ئەنی ئەو سێ خاڵە. ئەوەی دیکە زۆربەی اختیالەکان کە لێر ڕووی داوە ئێرە وەکو دەڵێ ئەرزێکی خەست بە ئەرزێکە ئەنی چۆن دەڵێ ئەو ئەرزە زۆر باشە بۆ زراعەت، ئەو ئەرزەوی هەرێمی کوردستانیش ئەو وەز ئەو بارودۆخە ئەمنی و ئەو شەڕی ناوخۆ و ئەو بێسەروبەری لە زۆر ڕۆوە هەیە بە تایبەتی لە ڕووی ئەمنیەکەیەوە بۆ خۆمان وەکو دەڵێ بۆ خۆمان زۆر ئازانەوە هیچ مشکلیان نییە. هەر کەسێک تاوانێک بکە بە زووترین کات دەگیرێ، بەڵام کاتێک کە تاوانەکە خودی دەسەڵات دیکە یان هاوکاری دەوڵەتێکی کە بەیان شتێک بێ تاوانبار قەت نادۆزرێتەوە، تاوانبار کۆتایی پێدێ. بۆ یا بزانام قەولی غاندیە دەڵێ هەر کاتێک لە هەر دەوڵەتێک دیتت بەڵێ نێلسن ماندێلا عەفوو دەڵێ هەر کاتێک لە هەر وڵاتێک تاوانێک ڕوویدا تاوانبار نەگیرە ئەوە دەسەڵات دەستی خۆی تێدایە. بەداخەوە ئێمە دەڵێن ینی خۆزگەوانە بە بەڵام ئێرە لە ڕووی ئەمنیەکەیەوە لە ڕووی دابەشبوونی ئەمنیەتەوە ئەخر ئێمە سەراحەت ڕاستە ئیدارەکان بە حسابیەکیان گرتەوە بە ڕۆتینیات و بە حکومەت و ئەوانە، بەڵام ئیداریاتەکان و ئەمنیەتەکانیش دوو بەشە، ئەمنیەکەش دوو بەشە. لەوێ کە چالاکیەک دەکرێ بابەتێکە لێرە چالاکیەک دەکرێت بابەتی شکێ لە ئیختیالات هەر دەوڵەتی تورکیا دەیکا یان دەوڵەتی ئێران دەیکا یاخود هەر دەوڵەتێکی دیکە. لە ساڵی 2015 دوو ساڵ لەمە پێش باسی کرد کتی وەزبەیە گەڕانەوە بۆ عوسبەیەک یان عەسابەیەک جیران ینی کۆمەڵێک حساب بە بڵین مافیا لە مەتاری لوبنان جیران گوتیانەوانە ئیسرائیلینە لە هەرێمی کوردستان چالاکیان کردووە، چالاکی اغتیالات لە هەرێمی کوردستان. ئەی خۆیمە هەر دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران نییە کە بڵێ هاوسنوورینەوەنە عەسابەیەکی ئیسرائیلی دێ لێرە چالاکی دەکات. چیە بەکاری هێناوە، کامە بەکاری هێناوە، کام حیزبە بەکاری هێناوە، ئایا حکومەت وەکو حکومەت بەکاری هێناوە یاخود حیزب بەکاری هێناوە کە هەیمەنەی بەسەر حکومەتدا هەیە و زۆر جار دەی بڵێ حکومەت بریت چۆن دەڵێ ئومەی متحیدە بەهۆی بەکارهێنانی مافی ڤیتۆ لەلایەن ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆتە ویلایەتی متحیدە، لێرەش دەی بڵێ حکومەت بۆتە ئەو حیزبە یان فلان حیزب. بەداخەوە کەوای لێ هاتووە ینی دەسەڵاتی حیزب کە بچێ سەفقەیەک بکات هەر سەفقەیەکە ئەمنی بێ تیجاری بێ وەکو دەڵێ هەر سیاسی بێ لە هەر دەوڵەتێک لەو دەوڵەتانەی جیران چ تورکیا چ ئێرانە حیزب دەیکا بە ناوی حکومەتی شۆ دەیکا دەڵێ ئەوە هەرێمی کوردستان کردی. کەسیش ناتوانێ هیچ حیزبێکی کەش ناتوانێت موقیفێک دەڕۆ بڵێ نەخێر من نەمکردو یان نەخێر ئێمە لەگەڵ نین لەو بابەتەدا. بەداخەوە تەسلیم بوونێک لە ناو خۆشدا هەیە، تەسلیم بوونێک کە هەموو ئەوانە بارودۆخی ڕەخساندووە کە اختیالات لەسەر ئەساسی ناوخۆ بکرێت هەتا ناوخۆی هەرێمی کوردستاندا. خۆمە ڕۆژنامە نووسمان شەهید کراوە، خەڵکی دیکەمان شوێن بزر کراوە، خەڵکی دیکەمان ئێستا بەناحەق گیراوە، ئازادی خوازمان لەناو سزنە بەشێکی حکوم دراوە بەشێکی ماوە لە بادینان بۆ نمونە وانە لە جاوەکو گوتم ینی لەبەر ئەوەی حیزب دەستی بەسەر کۆمەڵێکش داگرتووە ئەو حیزبە نوێنەراتی هەرێمی کوردستان دەکات، ئەو حیزبش دەشێت لەگەڵ بۆ نمونە ئێران دادەنیشین لەگەڵ تورکیا دادەنیشێ، ناتوانێت ئەو بابەتان ڕەت بکاتەوە کاتێک کە بڵێ من دێم چالاکیەکی اختیارات دەکەم یان لەوانەیە هەر پرسیش پێ نەکەم حسابیشی بۆ نەکات. ئەنی ئێمە بەڕاستیت پێ بڵێم لەو ئاستەدانین کە خۆمان وا گەورە کردووە دەچین سەردانی بەریتانیا و سەردانی فڵان پێشوازی لە ماکرۆن کراوە، ئەوە لەوانەیە لە ڕووی پرۆتۆکۆلی دیبلۆماسی سومعەیەکی فشەڵت دەداتەیە، بەڵام لە واقعی تۆ هیچ ناگۆڕێ ئەو گەورەیەت ناداتەیە کە تۆ ئەگەر هات باو تۆ لەسەر ئەساسی مەدەنیەت و لەسەر ئەساسی موئەسەسات و لەسەر ئەساسی هاوڵاتی بوون و کۆمەڵێک پرۆژە تەقدیم کرابە لە هەرێمی کوردستان و خزمەت کرابەوانە دەوڵەتی دیکەش جیرانش حسابێکیکەت بۆ دەکات لە ڕووی ئەمنیەتەوە بە تایبەتی کە قەزیەکەمان ئەمنیە، بەڵام هەموو بابەتەکانی کە بەدەست من و تۆ نیە پەیوەندیان بەیەکەوە هەیە کە تۆ گەندەڵی بۆ مانەوەی خۆت
گەندەڵی دەکەی سەفقەی تیجاری لەوانەیە لەگەڵ کۆنسولخانەکانیش بکەی ئەرێ ئەو قسەم بۆ بکە باوەڕکە لە مەجلیسێک بوونیانی مەجلیسێکی با بڵێن سیاسی کۆنسوڵی بریتانیا کۆنسوڵی فەڕەنسا کۆنسوڵی ئیتالیا لێ کۆنسوڵی ئەڵمانیا لێ بوو بەشێکی زۆری کە قسەیان دەکرد دەتگو نوێنەری حیزبێکی هەرێمی کوردستان هاتون لەوێ دانیشتون قسەت بۆ دەکەن بەداخەوە ینی ئەو شتانە هەمووی وای کردووە کە ئێرە ببێتە ئەرزێک کە تیرۆری سیاسی یان ئیغتیالاتی سیاسی چونکە بەشێکیان جیاوازی دەکەن لە نێوان تیرۆر و لە نێوان ئیغتیالات و ئەوانە قەزیە تیرۆر وەکو ئیرهاب و ئەوانە با بڵێن زیاتر جیاوازیەک دەکرێت بەڵام بەر هەڵێرە لەوانە پێویستنەکە باسیکەین کورد بەردەوامەوەی کورد پێمان خۆشە زۆر حەز دەکەین بڵێن کورد خۆخۆرە و ئەمە کورد خیانەتکار و ئەمانە زۆر حەز لە دوارەکردنەوە ئەم مفرەداتانە دەکەین بەس بەزدی بە دەقیقی ئایا بەڕاستی هاوکاری ئەمانە چییە ئایا لە ناو هەرێمی کوردستان دەسەڵات چاوپۆشی دەکا ئاسانکاری دەکا یان ئاگای لێ نییە موسسەکان ئەوەندەی خەریکی فەیسبووکی فلان و وەتسئەپی فلان و چالاکوانی فلان و خەریکی ئەمانە هەندە خەریکی شتە ئەساسیەکانی خوانی ینی معلوماتێکی سابقەیان نییە هەر بەزیدی پرسیارەکە ئەوەی هاوکارانی ئەمانە چێن هاوکاری ئەو دەوڵەتانە چێن خو بەبێ هاوکاری زەحمەتە ئەمانە بکرێن هیچ کردەوەیەکی منەظەمی تیرۆر چکامانە ئێستا دەکرێن هەمووی منەظەمن دەستی دەرەچی لە پشتە هەڕەشەی پشتی پەردە هەیە هەڕەشەی تەنانەت ئێستا هەڕەشەی ئاشکراش هەیە دوو تیرۆر لەو مانگە ڕابردوو کرا بەداخەوە تیرۆریش بۆتە 50/50 تیرۆری سەرکردەیەکی دیموکرات لە یەکێ لە هۆتێلەکانی هەولێر تیرۆری ئەو کادیرەی نزیک لە پەککە کە لە سلێمانی کرا لە هەردووشی جیهەتی کە هەڕەشەی پێشوەختەی کردووە دیارە مەسەلەن ینی جاران خۆشببختە وابوو ینی ئەگەر تیرۆری ئێران تیرۆری کردبا لە زۆنی سەوز دەیکرد لێرە کەمتر دەستی دەچوێت لەبەر شەڕی ناوخۆ و ئاسەواری دوای شەڕی ناوخۆ ئەگەر کادیرێکی باکوور یان نزیک لە پەککە کوژرابە زیاتر لەو سنوور لەو زۆنی زەرد دەکوژرا ئێستا ئەوەشیان تەزاوز کرد مید دەگاتە سلێمانی ئەطلاعات دەگاتە هەولێر و دهۆک ینی ئەو تەزاوزەش هەیە ئەوە نیشانەی ئەوەیە لە ناوخۆ دەسیسە هەیە خەڵک بەکرێ دەگیرێ خەڵک هاوکارە خەڵک پەنجە لەسەر ئەو کەسانەی کە دەکرێنە ئاماز دادنێ خەڵک تەنانەت بۆ تەنفیزیش هاوکاریان دەکات هاوکاریان ئەوە کارەساتەکە لەوەدایە ینی ئەوە کارەساتێکی گەورەیە تۆ دوژمنی ئاشکرا زۆر ئاسانی دەتوانی موازەهەیکەی دوژمن تەو نێارتە بەڵام دوژمنی ناوخۆ زۆر کێشەیەکی گەورەیە نەدەتوانی ڕێگری لێ بکەی نەدەتوانی بە ئاسانی بیدۆزیەوە بەداخەوە ئێستا لە ناوخۆی کوردستان خەڵکانێکی زۆر هەن هاوکاری دەستگا جاسووسیەکانن بە ڕۆژی ڕووناک یعنی خەڵک دەستنیشان دەکەن بۆیان نێارەکانیان بۆ دەستنیشان دەکەن و لە تەنفیزیش هاوکار دەبن لە ناوخۆی خۆمان هەوە کەسیش پێیان ناڵێ لە پشتی ساوە دووبرۆیە کەسێک تا ئێستا لە بابێ دەستگا معنیەکانی هەرێمی کوردستان ئەلام بکەن بڵێن ئەوەی من هەردوو نمونونەکە دەگەڕێمەوە سەری کادیرەکەی دیموکرات کە لێرە کوژرا دەڵێن پێشتر هەڕەشەی لێ بووە بە تەنیا یەک کەس ناتوانێت ئەو ئەمەلیە تەنفیز بە کردی کوشتی بزر بوو ڕۆیشت گەیشتەوە خانەقین چۆ ئێران دەبێت دەستێکی زیاتری لە پشت بێ زیاتر لە خەڵکێکی لە پشت بێ بۆ دەستگا ئەمنیەکان ناتوانن ئەو دەستە وەک خۆی ئاشکرا بکەن ئەوەی ئەو چەند ڕۆژەش لە سلێمانی ڕوویدرا بە ڕۆژی ڕووناک لە گەڕەشی چوارسرا کادیرەیەکی نزیک لە پەککە تیرۆر دەکرێت تا ئێستا دەیانەوێت ئەو ئەمەلیانە ئەکە ئەمەلیەی من ناومناوە تیرۆری منەظەم و تاریشم لەسەری نووسیوە ئەم دەستانە دەیانەوێت دیزە بەدە ئەرخونە بکرێن بیشارنەوە تەنها کەسێک لێرە و لەوێت وەکو سینناریوەک بۆ ئێمەی نیشان دەدەن بەڵام نایەن پەنجە لەسەر خەلەلە گەورەکە دانێن بۆی ڕێگری بکرێت لە بەردەوامی ئەو تیرۆرانەی کە دەکرێن لە هەرێمی کوردستان و مەترسیشە ئەوە نەکەن بۆ خۆشیان مەترسیە ئەو ڕۆ خەڵکێک لەسەر پارچەکانی تر دەکرێتە ئاماز سبەی تۆش دەکرێت ئاماز سبەی کادیری توش دەکرێتە ئاماز ئەمە مەترسیی گەورەیە مەسەلەکەین بەتابەت لەسەر پرسی ئەوانی کە دەستگیر دەکرێن و لە ڕۆی یاساییەکەەوە بەڵام لەبەرەوەی کاتمان نەماوە بەس تەنها ئەگە بە کورتی پێم بڵێ مامۆستاوەکو پرسیار ئاخرشت جەنابەت پێت وایە ئێمە دەتوانین
وەکو ئەوەی کە ئەو پێکهاتێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەمانە دەتوانین ئەمانە بوەستێنین، دەتوانین شتێک بکەین بە علاقات ئەمانە یا بە علاقاتە بە هەر شتێکە بتوانین ئەمانە بوەستێنی. بەتاکید ئەگەر وەکو لە جوابی پرسیارەکەم وەڵامداوەگە پشت بکەینە بەرژەوەندەکانمان، ئەگەر لە خەمی خەڵک بین دەگەر لە خەمی ئەمن و استقراری ناوخۆی خۆماندا بین دەتوانین ئەم ڕێگریە بکەین. جان دوزار ئەگەر ئەوانە بەردەوام بن بەم سای لە بەردەوام بێ هەرێمی کوردستان یعنی چ سیادێکی دەمێنێت تۆ شتێک دەمێنی ناوێت سیادە و ئەمن و ئاسایش و ئەمانی هەرێمی کوردستان ئەگەر بەم سای لە بڕوا کوردستان هەر بۆ خۆی سیادەکەی پەیوەندی بە عێراقەوە هەیە، بەڵام نەخێر ئەنی مەترسێکی زۆر گەورەیە لەسەر هەرێمی کوردستان، چونکە بۆ سبەی کەسی قەومتمانی نامێنێ بتوانێت بێتە هەرێمی کوردستان. حتا ئەنی ئێمە زۆر زار شانازی بۆ دەکەین کە هەرێمی کوردستان فڵان جیهەت و خەڵکی لەو بابەتە و شوێنێکی ئارامە و ئەمن پارێزراوە و کە شانازی بۆ دەکراوانە. ئێستا ئەوەی کە هەرێمی کوردستان شانازی پێوە دەکرد ئەمنیەت بۆ ئەو خەڵکە نەماوە کە لە دەرەوە دێ یان ئۆپۆزیسیۆنی هەر دەوڵەتێک لەو دەوڵەتانەیە کە باسکرا و لەوانەیە مەترسی بێ سبەی تۆ قسەیەک بکەی مەترسی لەسەر هاوڵاتی خۆشت دروست بێ ئەسڵەن کە ئیدانەی کارێک بکە کە تورکیا دەیکا، ئیدانەی کارێک بکە کە بۆ نمونە ئێران بیکات، ئەو کاتی مەترسێکی گەورەی لەسەر هاوڵاتیانی خۆشمان بە تایبەتی کەسانی ڕۆشنبیر قیادی سیاسی ئەو کەسانە. زۆر سپاس بۆ میوانداری هەر یەک لە هاوڕێیانی بەڕێز مامۆستا هیوا و دکتۆر ئیسماعیل زۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆ ساندار. ئێوەش بینەرانی شڕۆفێر ڕووداوەکان بمێنن لە کاتێکی خۆشدا.